سڵاتان لەبێت بینێرانی دیمەن تیڤی من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە هەروەکو پێم وتم پرۆگرامی مایکە سوورەکە ئەم جارە زۆر جیاوازە بە کۆمەڵێک خەڵات و دووبارە هاتوونەتەوە بۆلاتان ئێستاژە چین لە خەڵک ئەپرسین بزانین ئەمڕۆیان چۆن بەڕێ کردووە ئەمڕۆیان چۆن بۆ لەگەڵ مانگی ڕەمەزانی پیرۆز با بڕۆین لەگەڵم بن. سلااوت لەبێ باش خاتون زۆر سپاس مەمنون ناوی جەنابەت سعدون کاک سعدون ئەمڕۆ هاتووی بە فامیلی مۆڵ کەش و هەوایەکی فامیلی مۆڵ چۆن ئەبینی؟ زۆر خۆشە زۆر خۆشە فامیلی مۆڵ باشە جەنابەت چ پیشەی؟ مۆزەفی کۆمپانیا مۆزەفی کۆمپانیای لەگەڵ ڕۆمەزانە چۆنی لەگەڵ ڕۆژوگرتن؟ زۆر خۆشە کەمی بێتاقەت دەبین ڕۆژانە ڕۆژەی باش ڕۆژەی بێتاقەت دەبی ئەوڕۆ بێتاقەت دوێنێ باشتر بووین زۆر باشە کاک سعدون شتێکی خۆشم پێشکەش ناکەی پێش ئەو یەکسەر پرسیارت لە بکەم و بچینە ناو بابەتەکەەوە وەڵا بەدڵی خۆ دەگەردەنگت خۆشە گۆرانیمان بۆ بڵێ ئەی باشە مەدەم شتێکم پێشکەشکە نوکتەیەکم بۆ بڵێ بەسەراتێکم بۆ بگەڕۆ شتێک وڵای لەو کاتە نوکتەمان ببین نایە یەکسەر پرسیارت لێ بکەم کەیف خۆت باشە پرسیارێکی من ئەمڕۆ ئەڵێ چ گیاندارێکە لە تەمەنی 22 مانگیدا کێشی دەگاتە 22 تان نەهەنگە نەهەنگی چی؟ نەهەنگی دەریایی ئەخر نەهەنگی دەریاییە ئۆکەی بەسییان بێ ناوەکەشیم پێ بڵێ بۆ نمونە زۆرمان نەهنگەیە وڵا ناوەکانی نازانم وەڵامەکەی نزیک کردەوە بەس من ئاسانکاریەکەت بۆکەم ئەو نەهەنگە ڕەنگێکی لە پاڵەوەیە ئەتر ناوی ڕەنگەکەم پێ بڵێ شینە ئافیا وەڵە زۆر زیرەکە زۆر باشە بەس شتێکم پێشکەشکە ها بەدەست بەتاڵی لای من مەڕۆ مش خەڵاتت ئەدەمێ شتێکت پێ بێ ئەنی چم پێشکەش ناکەوە بەدەست بەتاڵ لێم نێریتەوە بەرنێرمەوە ئاخر نابێ میشە بدە تو بەدەست بەتاڵی بنێرمەوە کێشە نییە ئەی زۆر باشە مادەم من وەکو تۆ نابم من دیاریت ئەدەمێ دیارەکەمان هی ئیندۆر گەیمە هەر لە ناو فامیلی مۆڵە فەرموو پێشکەشت بێ ئەوە ئەتوانن سوودی لێ ببینن هەر بۆ منداڵ نییە بۆ گەورەشە دەسەکان خۆش زۆر سپاس مەمنون من باڵکو کچێکی زۆر جوانم بینی لێرە ناوی جەنابەتان نەبیل نەبیل ئەی تۆ نانی نانی خان زۆر شەرمنە ئەجا ئێستا هەندێک گفتوگۆ ئەەکەین بەڵام ئێوە هاتوون بۆ فامیلی مۆڵ کەش و هەوای فامیلی مۆڵ چۆن ئەبینن والله جوانە و خۆشە ینی لە بۆ ئەجوای ڕەمەزانی ڤیرۆز زۆر ئەبینن خۆشە ینی جاوەکی خۆشە ڕێک و پێکە فەرق نییە بە هەموو کەس ڕۆژانە بەچیەوە خەریکی ینی پیشەی تۆ چییە؟ حاليا متقاعدم والله مالێمە بڵێ نانی خان تۆ لە قوتابخانەی لە کۆلێژ لە قوتابخانەم پۆلی شەشی زانستی یعنی ئەم ساڵ تۆ وزاری ئینشاڵڵا معدەلێکی باش دین ئیشاڵڵا لەگەڵ خوێندن ناچۆنی باشم ئەو هەفتەیدا بێ دەست پێ دەکەم لە مراجعکردن و ئەوانە زۆر باشە من ئێستا پرسیارێک لە ئێوە ئەەکەم ئەگەر زانیتانە بنە خاوەن خەڵات باشە ئەگەر هەر نەشتان زانی و کاتێمە چاڵنجێک ئەەکەین یاریکی خۆش ئەەکەین باشە ئەڵێ ئەو ئاژەڵە ناوی چییە کە ئەگەر ئاو بخواتەوە دەمرێت ئاو بخواتەوە دەمرێت چونکە وڵی کوردی من ئەوەندە تەواوێ لە بەراو تێنەگەیشتم پرسیارەکە نازانم تو طبعا جەماعەت وتی من کوردیەکەم زۆر باشە کچەوتی کوردیەکەم باش نییە ئێستا کچەکە کوردیەکەی باشترە لە باوکی خوێندەواری کوردیە لەوە ڕاستە ینی ئێستا وەڵامێکم پێ بڵێن ئەگەر نازان باشە شتێکی خۆشم پێشکەشکە یعنی نوکتەیەک بێ بەسەر هاتێک بێ یعنی ئەوان بڵێن نوکتە ئێوەکەم بڵێن وڵی بڵێن تۆ بۆ منی بڵێ ینی هیچ شتێکی خۆش نەبوو بۆ نمونە لە قوتابخانە لە ناو دەرسە لەگەڵ مامۆستا لە کڵاسە هیچ شتێک نەبووە لەگەڵ ڕافقەکانت نازانم ئەوڕۆ چووە سەفرە لە عقاری بوو نازانم چای کردیە چای بێتەوە یعنی ئاوی گەرمیان کردی بێتەوە چای تۆ بۆم باسکە بزانم میوە چای بەس چای لێ خۆدری بەس وایەوە
يعني برادري من تاي هنا بو بس لبيري تو أو تاي كا دابني أو ما أواني تاي كا لبيري تو دابني مش هر بيدك إن أو بس أوتر تشين وش ما زاني تاي كا باشە تۆ باوکی ئەوی بە حکمی ئەوە یعنی بێت تۆ زۆر باش لە سیفەتێک کچەکە چارەزاوی بۆ نمونەکەی لە دایک بوو کەی لە ینی ڕۆژی بەرباری لە دایک بوونەکەی على فكرة بخوت زمكة والله تقول لك أنا أخذ دوانەکەی لەویە بەس دوانەکەی نهاتۆ بۆ ئێرە كيزان زمكة بخوم زمكة ئێ زۆر باشە تەمەتان درێژ بە ئیشەڵڵا زور سباس چاڵنجەکەی نێستا ئێمە لێرە تۆ ئەبێ بزانی باوکت کەی لە دایک بووە یعنی عمری باوکت عمرك أنا زانم بس على كده زانم ئێ ساڵەکە إيه ساڵەکە چەند لە دایک بۆ وەرە ئێرە وەرە لە ئێمنەوە چەند لە دایک يعني بۆ همو باوکت تاريخك يعني بس تاریخەکە هجديدو زارو نصتو حفتاويك تەواوە ئێ زۆر باشە دیارەکەم بدەنێ دەستەکان خۆش بێ زۆر مەمنون بوونە خاوەن خەڵاتێک لەلایەن ئەم سنتەرەوە ئەوە بگری گوڵەکەم دەستەکان خۆش بێ و بوونە خاوەن ئیندۆر گەیم ئەوە خەڵاتێکە لەلایەن ئیندۆر گەیمەوە لە ناو فامیلی مۆڵ دابین کراوە بۆ ئێوە فەرموو دەستەکان خۆش بێ زۆر سپاس تەنها بۆ منداڵانیە و بۆ گەورانیشە ئێواتوانن بچن کاتەکانی خۆتان لێ بەسەربەرن و خۆشی وەرگرن رمضان خوش بي زۆر سپاس مەمنون زۆر سپاس خير دەستەکانیەوە خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ خۆشبان زۆر مەمنون بەخێرهاتن دەستەکانتان خۆش بێ سپاس سەرچاوەکانم ئەم کچە جوانەشیان لەگەڵا و منداڵە بچکۆلەیە والله كتنية ناوی جەناب خاتن سوزان سوزان خان بەڕێزت ياسر یاسر بله کاک یاسر ڕۆژانە بەچێ مەشغوڵێ والله بإيشو إسراحة دوي باش داومي تبين إسراحة تشيلي كم حتى درجة كده شين دوي دينا باسة شيء وها دينا فاملي عندك أري والله هذا درجة كبسر بي ڕەمەزان یعنی ئەمڕۆ چۆن بوو باش بو الحمد لله باش زور باشا أو يعني اشتغل مك باش ناتي باش يعني خوش بريدك يعني الحمد لله خات و سوزان تۆ چۆنی والله الحمد لله لەگەڵ ئیش و کاری ممنون ماڵێ باشە، الحمد لله. ئیزعاج نابی لەگەڵی نا والله بس لقال هافاند إسعاج ذا هەڤەند خان والله من وەمزانی کچە ئێستا دووبارە غەڵەتم کوردم هەڤەت خان لە جاتی بڵام کاک هەڤەند لا والله كرة یا ڕەبی ممنون ممنون صاغبي هر صاغبي خانمی ماڵی بله زۆر باشە من ئێستا پرسیارێک لە ئێوە ئەەکەم ئەگەر زانیتان ئەبنە خاوەن خەڵات ئەگەر نەشتان زانی لەبەر کاک هەڤەند ئێمە خەڵاتی خۆمان پێشکەشتان ئەەکەین باشە زۆر سپاس لە تۆ پرسم مانای وشەی ڕەمەزان چییە؟ رمضان يعني بكردي كي شرح كينيان نا هەر یەک مانای هەیە یەک وشەیە پێم بڵێ ئەوە واتای چییە؟ يعني فترة بروجبون أوان يعني هست بكردن يعني بالي یەک وشەیە مانایەکەیم پێ بڵێ بە یەک وشە ڕەمەزان ئەو واتایی هەیە ئەگەرژنا من لە خاتونە پرسم تۆ بخۆ فکرکەرەوە رمضان بخوي ناوي مانجا كيا يعني وشي مانجي وشي ترين هجرية كان أو زوا ناوي مانجا كيا زا بس والله ما أنا كي نظام تبريم بس أوي دزانم ناوي مانجا كيا مانجي يعني ميلاد أو كان بالي لە تۆ والله هيش بزانين ولا سرنية رمضان باشە بە پرسیارەکەتان بۆ بگۆڕم باشە ئەو ئاژەڵە کامەیە ئەگەر ئاو بخواتەوە دەمرێت ئاژەڵێکەیە ئەگەر ئاو بخواتەوە دەمرێت أبظنم كان غرا نازانم نا والله أوي دزانم كان غرا وەڵامەکەی ڕاستە کەنغەرە بەس با من چاڵنجێک لەگەڵ خاتوم بکەم بەرواری لەدایکبوونی هاوسەرەکەت يكي 6994 تەواوە تاوا دەستەکانت خۆش بێ زۆر ڕاستە گەر هاوکارانم دەستەکانت خۆش بێ زۆر سپاس ئێوە پیرۆستان بێ بوونە خاوەنی بڕی 25,000 لە هۆم ئیستانبول لە ناو فامیلی مۆڵ بازاڕی دەتوانن پێ بکەن ئەوەش بۆ کاکەیە دەتوانن بچن لە ئیندۆر گەیم یاری تاقی بکاتەوە بۆ خۆی فەرموو دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون بەخێر بن زۆر سپاس مەمنون ئەزیزم بەخێر بن زۆر سپاس مەمنون
سڵاوتان لەبێت سلام وەختو بەخێر بەخێر هاتن ممنون زۆر سپاس ناوی جەنابەت كردستان ڕسوول ڕسوول کاک ڕەسوڵ هەر لێرە دانیشن لە هەولێر نەخێر بۆ میوانی هاتووینە کوردستان بەخێر ممنون. شوێنێکەوە هاتون لە تاران ڕاتوین وەلی بەخۆمان خەڵکی مابادین تارانەوە هاتوون یاخوا بەخێر بن سەر چاوەکانم ئێرە چۆن ئەبینن کەش و هەوای هەولێر فامیلی مۆڵ فامیلی مۆڵ وەڵا قەرە باڵغ و خۆشە ئەوەڵی مارە هاتووم کولەن بۆ هەولێر شارێکی بەڵێ ئەوەڵی مارێک هەردووکمان یەکەم جارە هاتوین بۆ هەولێر و هاتوین کە بین هەولێرە ببینین و جێگا خۆشەکانی و شارێکی خۆشە خاوێنە ئەم چونگە بەغدا چووم وەلی بەغدا ئەگەرچی شارێکی تەپتۆزاویە کەمێک خۆش نیە وەلی هەولێر خاوێن و خۆش و دیمەنێکی جوانی هەیە فامیلی مۆڵ هەولێر چۆن ئەبینی وڵی زۆر جوانە زۆر شارێکی زۆر مڕەتەب و تەمیزە ڕوو بە پیشڕەفتە تۆش لەگەڵ هاوسەرەکە یەکەم جار هاتون بۆ ئێرە بەڵێ یەکجار ئەوڵ جارمە هاتوون ئیشەڵا خیر جاریشتان نابێت ئیشەڵا نا ئیشەڵا هەموو ساڵێک خسمەت بێدێمەوە ئیشەڵا بەخێر بنیاخوا تەحملی خەڵکی هەولێر چۆن ئەبینن خەڵکێکی شاد و سەرزیندوی هەیە واقعان خەڵکێکی شادی هەیە زیندگیکی خۆش هەیە دیارە ئێرە ڕوو بە پیشڕەفتە پیشەی جەنابەت چییە؟ ئەمن لە کاری تەدوینی دەم تازە دەستم پێکرد لە کاری تەدوینی ئەمن وێنەگرم ئەی زۆر باشە یعنی لەناو بواری ڕاگەاندن لەناو ئەعلامە ئیش ئەەکەی چاو زۆر باشە زۆر بەخێر بن شتێکی خۆشم پێشکەش ناکەن پێش ئەوی پرسیارتان لێ بکەم ئێوە لە شوێنەوەکەوە هاتوون پڕی دەنگ خۆشە ینی هەرام هەمووی دەنگی خۆشە نوکتەیەک بێ بەسەر هاتێک بێ شتێک بۆم بگەڕنەوە کامتان ئادەیڵە شتێکم پێشکەشکەنا بەدەست بەتاڵی من بەڕێ مەکەن هاتمان بەسەر چاو سەر هاتێکی بەسەر هات بێ گۆرانی بێ گۆرانی کە دەنگما خۆش نییە نا ئەسڵان دەنگما خۆش نییە سەرهات بەسەرهات هەر هاتن بۆ خودی هەولێر ئەمە کە دەمانهێزرین بۆ هەولێر خێزانەکەم دەتوان بڵم هەفتەیەک بوو نەیتوانین بخەوێ لە خۆشیە؟ لە خۆشیان کە قەرار شتدا بوو ئەو شەوەش کە قرار بوو پەروازی هەبێ بە فڕۆکە بێت بۆ هەولێر ئەو شەوەی تابانی هەرجان نەجش هەڵدەستان درەنگمان نەبێ وڵان نەبێ کولەن زۆقی زۆر بوو بۆ خۆی تازەگەیەکی خۆشی هەبوو بۆمان هەتاوە کۆڵێر بەسەر چاوەکانم کوردستانە پێم خۆشە بەخێر بێ یاخوا ئێرە هەیە زۆرم پێ خۆشە بەخێر ینی بێ بە بە قوربان. خۆشحاڵەوە هاتوومە ینی ئومیدێکە ئێرە بەخێر بۆمە بێ زۆر سەر ئومیدا چاوەکانم. شەڵا هەمیشە پیشڕەفتی هەبێ هەمیشە دەخۆشی داببینین ینی واقعان بۆ خەڵکی ئێرانە ئێرە ئومیدا ئەمن وا دەزانم ئیدی نازانم بەس ئەگەر ببینن چاوەکانی پڕ ئاو بوو لەبەر چی؟ ئەمە تەعەسوبێکی خاصمان هەیە بە کوردستانە بۆ ئێرە شاد بە خاتری مەحدودیەت هاچی بێ ئەرێ وڵای بۆمە ئێمە تەعەسوبێکی خاصمان بۆ ئێرە هەیە ینی جێگای ئومیدە بۆمە بەخێر بنیاخوا قوربانت مادەماکەش هەوایەکە بگۆڕین پرسیارێکتان لێ بکەم ئەڵێ ئەو ئاژەڵە کامەیە ئەگەر ئاو بخواتەوە دەمرێت ئاژەڵێکمان هەیە ئەگەر ئاو بخواتەوە دەمرێت خۆتەوە دەمرێت واقعان ئاژەڵە ئاژەڵە خاتەوە دەمرێت خاتەوە بمرێت هەموو ئاژەڵێک ئاو خاتەوە دەمرێت نا ئاژەڵ حیوان کامە ئاژەڵە ئەگەر ئاو بخواتەوە دەمرێت ئەگەر نەزانێ بێ شتێکی خۆشم پێشکەشکەی ئەمە گۆرانێکم بۆ بڵێ ئەیا ئەو بەسەراتێکی بوتینێ شتێکی خۆشی بۆوتی نەبێتە شتێکی خۆشم بۆ بڵێ جارەکەتان بۆ بگۆڕم پەپولە بە چه ئەندامێکی تام دەکات تامی ئەو شتێک کە دەیخوا بە کامە ئەندامی جەستەی تام دەکات کوردەکەی نازانم نا دمیەک دانیشتی لێ دێتە دەرێ بەوی نازانم چی پێ دەڵێن لێرە خەدەبێ تەرجمەی کەمەوە شادم بزانم پولەوە کۆ شتەی یەکدانە شاخێکی لە زاری دێتە دەرێ بەوی تام دەکات زمانی
بە زمان نییە زمانی نییە زاقی نییە زاقی نا نازانم نازانن ئەخر من نامەوە ئێستا بەدەست بەتاڵی بتان نێرمەوە لەبەر ئێوەی قسەتان زۆر خۆش بوو زۆر گفت و لفتان خۆشە مادەم تۆ شتێکم پێشکەشکەوە هەم من نادنێر شتێکی چت پێشکەم قێمەلا من دوو پەرەندەم هەیە ئەروسولەندیم هەیە تووتی بەجێم هێشتون لە ماڵە لاغەمی وان من ئێتەوە چاڵنجێک با بکەین ئەگەر زانیت شەحنی مۆبایلەکە چەندە خەڵاتەکەت پێشکەش ئەەکەم مۆبایلی یعنی شارژەکە چەند مایلەک هەن چەند دەرسەدە چەند دەرسەدە 68%. بە نزیکراوی یان دقیق نزیک نزیکی باشە ڕازی مۆری ئەگرم بەس بە ببینم 65 68. 68 زانە چەندە هەفتە سێ دانەی کێشە نییە من بەدەست بەتاڵی بەڕەتان ناکەم لێرە زۆر زۆر خۆشحاڵ بووم زۆر زۆر بەخێربێن هەر لەوێەوە هەتاوەکو ئێرە بەخێربن سەر چاوەکانم هەمیشە و خۆشیانە ببینین هەمیشە ئەین بۆمە زۆر ئومیدەچی گەورەیە پیرۆستان بێ ئێوە بوونە خاوەن بڕی 25,000 لە هۆم ئیستانبول دەتوانن بچن بازاری بکەن لە ناو فامیلی مۆڵ ئەوەشیان هەری ئیندۆر گەیمە هەر لە ناو فامیلی مۆڵ دەتوانن بچن سەیاری بکەن بە خۆڕایی دەستەکانتان خۆش بێ بەخێر هاتن زۆر زۆر دەستەکانتان سلااوتان لەبێت سلااو هیوادارم باش بن سپاس بەخێراتی مەمنون سپاس ئەو کچە جوانە ئیت خۆتە بەڵێ ئیمن و دایکێتی ئی خۆت و دایکێتی زۆر باشە چۆنی باشە باشی باشە قوربان ناو چییە ئاوان ئاوات نە ئاوان 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 مانای چییە منای نازان مانای نازانم وای جانەکە ئاوەدانی لە ئاوەوە دێ ئەو بابا بۆی تاوا کردی باشە پۆلی چەندی پۆلی مادە کودک یعنی پێش مەکتەب یعنی لە ڕەوزەیت ئاوا نییە باشە زۆر چاکە تۆ ڕۆژانە بەچێەوە مەشغوڵی لەکوێوە هاتووی بۆ فامیلی مۆڵ وەڵایم لە هەولێر و هاتم فامیل مۆڵ ماڵم لێرە بەڵە تقریبان 10 ساڵێکە لە کوردستانم لە هەولێر دەنیشم مامۆستای زانکۆم و مەشغوڵی دەوامی زانکۆ و لە دەرەوەش هەندێک ئیشە کورت هەیش وردە ئیشە دێکین لە چ بەشێک مامۆستای من اختصاصم سینەمایە فیلمسازی پاراوەختی زارزارە لە میدیا و بەشی میدیای زانکۆی جیهان دەرسمی هەفتەی ڕۆژێک دوو ڕۆژم لێوش دەرسێ کۆلانە تۆ شتێکی خۆشمان پێشکەش ناکەی پێژێ پیسار لە بابە بکەین شعرێکی خۆش شعرێک گۆرانیەکی خۆش لە ڕۆزە چی فێر بووی بۆ منی بڵێ هیچ فێر نەبووی لە ڕۆزە ئەو قسە خۆشانە لەکیەوە فێر بوویتە لە هیچ فێر نەبوویتە قسەیشی خۆشان بۆ بکە نوکتێکان ببژێرە جۆکێک یا گۆرانێکی خۆش شعردا من ناژێرەوە ئەوە شەرم دەکا شەرم دەکەی چۆن دەبە شەرم بکەیت تۆ کچێکی جوانی ناکەم شەرم ناکە نازانم باشە مادەم لێرە سەلامێک بۆ دایە بکە بڵێ دای خۆشم دەوێ بدایکە نانێری بڵێ مامان نابێ ئاخر مامان نا نا تازە ناکتی ناتەواوە چۆن ئەبێ ئاخر ئێستا دای لێرە ئەمان بینێ دواتر سبێن دەتبینێت لیزونی بابا نایبڵێ نا نایڵ قوربانەکە قسەکەی ئاوەیە ئەو قتی نادەڵە نا ئەهۆ عینادا ئاوە بەکێ چووەوە واللهی نازانم وەک من نەچوو نازانم کێ چوو وەک براکەی ئەبێ بدایکی ناوێرم وا بڵم شتیا چۆندم چوو زۆر باشە با پرسیارێکت لێ بکەم فەرموو بەس دواترە بە شتێکی خۆشم پێشکەشکەیت کە تۆ مامۆستای زانکۆیت و تەمام سەزان کاروانەی پێ و شتی قورسی پێ و دەرس دەزاوتە هیچ شتێکی خۆش نەبووە لە بینی تۆ و تەڵەبەکانتانە لە بینی تۆ مامۆستایەکان والله جاخە بەڵام ئێستا لەو مۆزوعی کە یەکسەر هاتووم پێش کامێرەکە و لێبیر بنەماوە بۆ هێشتا بەڵام لە خزمەتتان فەرموو زۆر سپاس پرسیارێکت لێ ئەەکەم پرسیاری من ئەمڕۆی بۆ تۆڵێ لە سەدا چەندی جیهان ینی لە سەدا چەندی خەڵکی جیهان بە دەستی چەپ دەنووسن لە جیهانی مندا 50 بە 50 لە جیهانی خۆی باس بەڵێ دایکی و کچەکەم بە دەستی سەب دەنووسن بۆ خۆم و کوڕەکەم بە دەستی ڕاست بەڵام بەگشتی واللهی بەگشتی احتیمالی هەیە 25 بە 75 20 بە 80 ئەوە لەو ڕێژەیەدا بێ نازانم جا غەڵەتم یا دروستم نامەوێ بڵێم هەڵەیە بەس هەڵەیە بەس هەڵەیە دەقۆپیەکەم پێ بگەین چەندە بزانین نەخرد وەڵامێکم پێ بڵێم ئەو کاتە ئەگەر بەرزتر بووم پێت ئەڵێم بەرزتر ئەگەر نزمتر بوو پێت ئەڵێم نزمترە و کاتا تا گەینە حەدێکی وەسەڵ والله 25 پێ کوتنی لەسەر ئەوی با بڕۆین خواردترە دەبێتە دا
یەکسەردا ئەی دەبێتە خواردە ینی خۆ 25 نەبوو دەبێتە دا 5 وەڵامەکەی زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ دەیە بەڵێ لە سەدا دەی جیهان هەموو جیهان بە دەستی چەپ دەنووسن ئەتا ڕێژەیە من نەمدەزانی بەڕاستی وایە لە عایلەمەدا زۆر هەم کوڕخاڵەکان کوڕپورەکان ماڵ خێزانم زۆریان چەپن تقریبان خۆ لە 45 دەدا بۆ یەکتم لە ماڵمە 50 بۆیە ئاوا بۆ حسابی ئەومان کرد سپاس باشە شتێکم پێشکەشکە قوربان ستان پێشکەشکەم ستەفەرمووی من هەدی خۆمت پێ ئەدەم بەس تۆ شتێکم پێشکەشکانی مەهێڵە بەدەست بەتاڵی لێرەوە وەکو چی ستان بۆ بکەم دەگەردانگت خۆشە گۆرانێکمان بۆ بڵێ جاسپێن تەڵەبەکان من چاوم لەکە مامۆستا گۆرانی کتون نادەنگم ناخۆشە دەنگم زۆر ناخۆشە گۆرانی وڵا نازانم باشە نکتێکم بە بڵێ بەسەر هاتێک لە بینی خۆت و تەڵەبەکانە لە کلاس ڕۆیدا بێ یان کاتی شانۆ ینی شتێک بێ وڵات جا بەسەر هات هەتا دڵت پێ ڕوویداوە بەسەراتی شوێنی پێکەنیم بۆ شتەوە بەڵامیستە لە زەینم دانی ئەو شتا ئەوان خانەمە تۆ دەزانی جوکێکمان بۆ بژێرەوە نکتەیەکی خۆش هەیە ئادگە نازانی بژێرمەوە من ئەم بژێرمەوە ها نکتێکم پێ بڕێک زۆرە ئەوانخانی شاکی دەزانێت بەڵامی دی ئاوا دەکا بژێرینەوە ها دەڵە ڕۆژێک لە هۆتێلێک شەو دەبێت ڕۆژێک نابێ بارانی کتون دەبارێ و هۆتێلەکەش پیاوێک دێتنا هۆتێلەکە دەمی ئاوا خوار دەبێ سەلام عەلەیکوم دەڵم فەرموو قوربان ژووری بتاڵ هەیە ئەویش چاوی لێ دەکەوت دەڵە هەمانە بەڵام 5 قەرەبێڵەیە ئەو عیوێنە دەچم کلیلەکەی دەن سێتە ژوورەکە دەبێت بنوێ بخەوێ دەبینە بۆمێک لێوە کراوەتەوە دەسێت لای مهمەکە و ناکوژێتەوە دادەنیشێ بۆ ناکوژێتەوە دێنەوە سەر ڕسپشنەکە کەسی دووهەم دێدەمی بۆ بەرەوە خوارە سەلام عەلەیکوم فەرموو قوربان ژوور بتاڵ هەیە دەڵە هەمانە بەڵام 5 قەرەبێڵەیە نەفرێکی تێدایە دڵێ هیچ عیبێنە دەمەوێ دەسێت ژوورەکە لێ دەکای تەق تەق فەرموو سەلام عەلەیکوم کاکوژەمە خۆی ئەو مۆمە کوژێنەوە ئەویش ڕاشە بچاوان ئەویش بۆ ناکوژێتەوە کەس سیام چۆن دەبێ ئەوان کەس سیام دێ دەمی ئەوەیە سەلام عەلەیکوم قوربان فەرموو ژووری بەتاڵ هەیە هەمانە 5 قەرەبێڵەوە ژوور باش دەچم تەق 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 فەرموو ئەو ژوورە سەلام عەلەیکوم دەسێت ژوور دڵە قوربان بخێرێ زۆر بەخێراتی ئەو مۆمە کوژێنەوە کەس شۆر بووم باش بچاوان مۆمەکەی بۆ ناکوژێتەوە ئەوش دادنیشتێ لەسەر قەرەبێڵەکەی نەفەری چوارەم دێ دەمی ئەوەیە سەلام عەلەیکوم دەڵێ فەرموو قوربان ژوور بەتاڵ هەیە دەڵێ بەڵێ هەمانە 5 قەرەبێڵەیە 3 کەس تێدایە دەڵێ عیوێنە دەچم تەق تەق فەرموو ئەو ژوورە ئەو ژوور قوربان سەلام عەلەیکوم قوربان ئەومە کوژێنەوە قورب شۆر بوون بە خۆشی خۆماڵی نەکەیە ڕاست هەیە چاو هەندی کوژمەوە ناکوژێتەوە نەفەری پێنجەم دی ئەوجار نەفەری پێنجەم دەڵێ کاک سەلام عەلەیکوم بەخێری سەرچاوم ژووری بەتاڵ هەیە هەمانە 4 کەس تێدایە وی قەرەبێڵە لە بەتاڵە دەڵێ عیبنە دەچم و دەچێت سەلام عەلەیکوم فەرموو ژوورە فەرموو قوربان فەرموو بخۆ ئەو قسەی بۆ دەکەن ئەومان کوژێنەوە قوربان کاکەنە کوژێن شۆر دەبن ئەوشی خۆمەڵی نەکەیە وە خۆی شۆر دەبن دڵە کام مۆم دڵ ئەوە دەسێت من لای مۆمەکە و وان دەکوژێنەوە مۆمەکەی دەکوژێنەوە بۆ شەوەی جا هیوادارم بەدڵی بینەرەکانتان زۆر زۆر سپاس بەخێراتی زۆر مەمنون خەڵاتەکانم پیرۆستان بێ ئێوە بوونە خاوەن خەڵات لەلایەن ئەم سنتەرەوە بەڵێ دەست خۆش ئەوەش لەلایەن ئینجۆرگەیمەوە بۆ تۆیە خاتوون زۆر سپاس ئاخر تۆ بێ دڵی منت کرد تۆ دڵی منت شکاند چۆن ئەبێ هەم من دڵی تۆم نەشکاند مەمنون دەست خۆش دەست خۆش دە باشە مادەم سڵاوێک بۆ دایە بنێرە لێرەوە سەلام سەلام بڵێ خۆشم دەوی ماما خۆشم دەوێ مەدایە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون خۆتان لەگەڵ بێ سڵاوتان لێبێ سلام علیکم بەخێر بێت زۆر سپاس باشی باشی سپاس ممنون باشی ممنون زۆر سپاس ئەحوال جەنابێت ممنون سپاس ناویت بەخێر ئەمن بارزانم بەڵێ ئەی تۆ سەحەر سەحەر بله خان ڕۆژانە بە چیەوە مەشغوڵی خانەداری نامە خانمی ماڵی بله ئەی تۆ ئەمن لە مەتاری دام دەکەم لە مەتار بەڵێ چۆن بۆ هاتنە ئێرە کەشەوەی فامیلی مۆڵتان پێ چۆنە وەڵاهی زۆر خۆشە و مانگی ڕەمەزانە و دوای فتار گوتمان سەردانی فامیلی مۆڵ بکەین ممنون زۆر خۆش وەڵاهی ئەلحەمدولیلا زۆر باشە ممنون ئێوە هەر خۆتان لە هەولێردا ئەنیشن بەڵێ خەڵکی کوێن ئەمن خەرکی لای دیانەین لای دیانە بەڵێ ئەی تۆ خاتون ئەز شتیانە بله شتێکی خۆشم پێشکەش ناکەم شتێکی خۆش ساڵە زەواجتان کردووە
ئەوە 2 ساڵ زیاترە بەڵێ بەڵێ شتێکی خۆشم پێشکەشکەن چی بۆ نەمون سەرەتای ناسینتان بووێنێ ها شتێکتان لە زەینیە پێم بڵێن وەڵا شتی خۆش وەڵایی چۆن ئەکتیڤتان ناسین وەڵایی ئەمە خزم بووی خزمان بەڵێ ئۆکێ خزم ئۆکێ بەڵێ پیرۆزتان بێ مامنون زۆر زۆر سپاس خۆش ممنون. مامنون سەلام دەمانم شتێکی خۆشم پێشکەشکەن بەخوا هیچ ئێستا نایتە خەیاڵم خدا ازش تو بگو خب شتێکی نایتە خەیاڵم ببوو ینی لە ڕۆژانە لە کاروبار ینی هیچ حاڵەتێکی خۆش توش نەبووە لە فکرت ما بێتەوە بڵێ ئەوە لە فکرمە هەر کاتێک لە شوێنێک لێم بپرسە شتێکی خۆشم پێ بڵێن ئەوە بڵێ ئەزانی پرسیارەکە سورپرایز بێستا هیچ نایتە خەیاڵم ببوورە مادەما پرسیارێکتان لێ بکەم ئەڵێ ئەو ئاژەڵە کامەیە ئەگەر بۆ یەک خولەک ینی لە یەک خولەک زیاتر دەمی بکاتەوە دەمرێت خولەک زیاتر دایم بکاتەوە دەمرێت هیچ ڕێنمایەک ناکەی نازانەوەڵە دەبی چ ئاژەڵێک بیت فکرکەنەوە هەردووکتان پێکەوە یارمەتی یەکتری بدەن کیسەڵ نییە لەم بابەتە نییە نازانەوەڵە زۆر دوور چووم نێزیک بوو مارمیلۆ خۆشتان نیە تیمساح خۆشتان نیە تقریبا نزیکت کردوتەوە ئەوێش وەکەوە لە نازل کاواژی بەڵێ بۆق دەی بۆق باشە مادەم زانیتان ئەبێ شتێکی خۆشم پێشکەشکەن ناڵم ئەوها ناڕۆم دێڵە بەخۆی ئێستا ناوەڵا من دەنگشم خۆش نییە ئەمن لە ماڵەوە کە دەست پێ دەکەم بۆ گۆرانە گوتن دەرێت دەنگە زۆر خۆش نییە دەنگم خۆش نییە وەلا ئەها بەدەست بەتاڵی لێرام نێرنەوە خۆزگا مش پێشتر ئامادەکاری کردەوە بەس ئێستا هیچ نایەتە خەیاڵم داوای لێبردن مامنون زۆر سپاس ئاکەم مامنون زۆر سپاس پیرۆستان بێ ئێوە بوونە خاوەن کارتێک لەلایەن هۆم ئیستانبولەوە ئامادەکراوە بە 25,000 دینار لە ناو فامی مۆڵ دەتوانم چەند بازاریەکانتانی پێ بکەم و هەروەها خەڵاتێک لەلایەن ئێم سنتەرەوە کە سپۆنسەرە خەڵاتی بۆ ئێوە ئامادە کردووە دەستان خۆش بێ و پیرۆستان بێ زۆر زۆر سپاس زۆر سپاس بە قوربان مەمنون مرسی زۆر سپاس سلااو دەکەم سەلامات تۆش سپاس بەخێر بیت زۆر سپاس خۆشەویستم جووی فامیلی مۆڵت پێ چۆنە چۆن سەردانیێرت کردووە وەڵڵاهی بۆ پیاسە هاتوون لەگەر برادەرە هاوڕێیان باڵێ مانگی ڕەمەزان چۆن بوو ئەمڕۆ دووەم ڕۆژ بوو چۆنت بەسەر برد خۆش بوو حیبینە بۆ کاتەکان زوو تێدەپەڕ ناوەڵڵە وازمێنەوە ینی پیشە چییە؟ پیشەم دوکانی پێڵاوم هەیە پێش ئەوەی پرسیارەکەت لێ بکەم شتێکی خۆشم پێشکەش ناکەین وەڵڵای وەکوچی وەڵا گەر دەنگت خۆشە گۆرانیم بۆ بڵێن ئەگەریش نکتەیەکی خۆش بەسەر هاتێک شتێک مووقیفێکی خۆش لەگەڵ دوکانداریان لەگەڵ مشتەرەکانت ڕۆی دابێت وەڵڵای ئەوانە باس ناکرین باز ناکرێت ناخۆش بۆ ینی ناخۆش بووە باشە مادەم بام پرسیارێک لە تۆ بکەم یەکەمین مۆندیال لەکوێ ئەنجامدرا؟ یەکەمین مۆندیال قەتەر بوو یەکەمین مۆندیال ئەگەر نازانی با ئەمە چاڵنجێک بکەین پێکەوە چالنجەکە بڵێ ئەو ڕێفقانی لەگەڵت بوون باشە دانیێکیان بێنە ئێرە با نوکتێکمان بۆ بڵێ شەرمەکەن نایە شەرمی بۆ چییە؟ یەکێکتان وەرنە لای و یارمەتی بدەن دەی؟ ئیچۆری بێتە بڵێ بزارەکە ڕەگوای بوو یەکێکتان وەرن و یارمەتی بدەن نان ڕەفیق بۆ ڕەفیقا وەڵڵای شەرمن چیان لێ بکەین ئەوە تو کەوتیتە تەنگانەوە با بێن یارمەتی بدەن نان زەحمەت ینی ئەوها ڕەفیق خۆتان بەجێ دێڵن؟ والله ئەم لە تنگانە بەجێ دێنەوەە ئەوی وەڵڵای ڕەفیقێکی خراپن باشە ڕێژەی مۆبایلەکەت شەحنەکەی بە نزیکراوەی پێم بڵێ بزانم چەندە و کاتەمەش خەڵات دەکەم
نابێ سیرکەی 63 بیبینم 63 ڕێک 63 بوو تا دەستەکان خۆش بێ بەخێر بێ بۆ فامیلی مۆڵ مەمنون خۆشحاڵ بن دیارەکەمان دەستەکان خۆش بێت تۆ بووی بە خاوەن بڕی 25,000 دینار لە هۆم ئیستانبول دەتوانی بچی بای 25,000 تۆ بازاڕی خۆت بکەی لەوێ و هەروەها خەڵات لەلایەن ئیندۆر گەیمەوە دەتوانی بچی خۆت و هاوڕێکان دەتوان بچن کاتێکی خۆش لێ بەسەر بەرن دەستەکان خۆش بێ زۆر سپاس بەخێراتی بەخێر وێ خاڵە مەرحەبا گیانەکەم چۆنی باشی ئەحواڵن بەڕێزی مەمنون سپاس دەکەم لەگەڵ ڕۆژوا چۆنی وەڵا لە خوای بە زیاد ویەکێ دەخۆم حوتان ناگرم ئای زۆر باشە یەکێ دەخۆم حوتان ناگرم لەکوێوە هاتووی بۆ هەولێر وەڵا لە سەردەشتەوە لە سەردەشتەوە سەردەشتەکان هەمووی دەنگیان خۆشە خاڵ ئێستا بشتێکم پێشکەشکەی بەخوا هیچ نازانم لەنا پێش ناوی جەناب چییە؟ محەممەد محەممەد گۆران یەک شتێکی خۆشم بەخوای نازانم لەنا پێشکەشم نەکردی ئاخیر نەفەری پرسیاریشت لێ ناکەم بە شتێکی خۆشم پێشکەش بەخوا ئەگە بمزانی بادەستم دەبن گوێی دێنا بە کەیفە خۆم دەبوت بەڵا چه نازانم جا بەسەراتی چت بۆ گێرم مەڵا نازانم بەخوای نازانم هیچ بگێرمەوە ئێستا چۆنە بم تۆ هاتووی بۆ لای من و بەدەست بەتاڵی بمنێریەوە وەڵای بەخوای بەڵان هیچ نازانم بەسەراتی مشەوە ڕۆژ دەڕێدام و باشە ینی تۆ هەولێر چۆن ئەبینی خەڵکی هەولێر چۆن زۆر باشن زۆر باش خەڵکی هەولێر زۆر باشە تەحمولیان لەگەڵ کەسی ئەوانی دێنە ئێرانی زۆر باشن زۆر باشە نسبەت بە منەوە زۆر باشن چ شوێنێکی هەولێر زۆر پێخۆشەوە هاتوویتە فامیلی مۆڵ لەگەڵ کێ هاتووی وەڵا لەگەڵ ئەو ڕەفیقەمە و جوانێ لەگەڵ ڕەفیقەت هاتووی هەرێ وەڵا ماشەڵڵا ڕەفیقەکەت ینی لە تەمەنی خۆت نییە حەت چای منە ڕەفیق زۆر باشە شتێکم پێشکەشکە من نامەوێت تۆ ها بەدەست بەتاڵی بڕۆی بەخوا هیچ شتێک نازانم خاڵەوە چۆنە بێت تۆ دڵی منەشکێنی بەخوا چاوەکەم هیچ نازانم دەنا دڵم نەدەشکاندی سەری خۆم دەشکان دڵی تو نەشکان ئەی ناکرێ خاڵە تازە دڵی منە تشکاند بەخوای هیچ نازانم دەنا بەدەخمەتەدا دەستەکان خۆش بێ زۆر سپاس بەخێر هاتی بەس با خەڵاتەکەشت بدەمێ پیرۆز دەبێت تۆ بووی بە خاوەن بڕی 25,000 لە هۆم ئیستانبول لە ناو فامیلی مۆڵ تۆ دەتوانانی بچی بازاڕی خۆتی پێ بکەیت دەستەکان خۆش بێ بەخێراتی زۆر سپاس سەر چاوەکانم بینەرانی دیمەن تیڤ بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامەکەی ئەمڕۆمان پرۆگرامی مایکە سوورەکە بە هیوان بەیانی هەمووتان لە فامیلی مۆڵ ببینمەوە بۆ چاوپێکەوتن لەگەڵتان و خەڵاتی زۆر باشتان پێ بدەم تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ